خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. دوێنێ زنجیرە کۆبوونەوەیەکی چارە نووساس و ئەمڕۆژ کۆمەڵێک کۆبوونەوەی تر لە پێناو ئەوەی کە یەکێتی و پارتی بڕیارێکی ڕاست و دروست بدەن. خەڵک، بازار، جموجۆڵی بازار، بازرگانەکان، ژیان و گوزەرانی خەڵک، چاکردنی کۆمەڵێک کێشە و گرفتی ڕۆژانەی ژیانی خەڵک هەمووی چاوەڕوانی یەکێتی و پارتیە. ئەگەرچی خەڵک ئینتیمای بۆ یەکێتی و پارتیش نەبێت، بەڵام کە ئەوان تووڕە و نیگەرانن لە یەکتر، بازار سست و ساردە. کە ئەوان لە یەکتر دوورەکەونەوە، خەڵک ئەترسێت لەبەرەوەی ئەوان بە هەر شێوازێک بێ حکومڕانی هەرێمی کوردستانن. لە ئێستادا پارتی و یەکێتی 48 کاتژمێری چارەنووساز لە بەردەمیانە کە ئاخۆ بڕیاری چیەدەن سبەی یەکێتی کۆ ئەبێتەوە و بڕیارەدا تاوتوێی کۆمەڵێک پێشنیازەکات. خەڵکیش چاوی لەسرە. ئێمەش باسی پێشنیازەکان، باشی چارەسەرەکان، باسی ڕێگە ڕاستەکانەکەین. لە میسان دۆخێک هاتۆتە پێشەوە کە مەترسی شەڕی ناوخۆی لێ ئەکرێت. ئەمە مەترسی لای شیعەکان دروست کردووە و تا ڕادێک بەرە و سەر یەک مێزی بردوون، بەڵام ئەوانیش لە بەردەم چەند کاتژمێرێکی چارەنووسازدا. هەموو ئەوانەم شەو لە بەرنامەی ڕەهەن تاوتوێ دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان. لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز سەربەستمەنمی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان کاک سەربەستمەنمی بەخێربەی. سوپاس بۆ بەڕێزتە. هەروەها لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز حەسەن بارام کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێزیشتان زۆر بەخێربن کە حەسەن. لە جەنابتەوە دەست پێ بکەم کاک سەربەست. ینی چەند کاتژمێرێکی چارەنووساز لە بەردەمی یەکێتی و پارتیە. چەند ڕۆژی ڕابردوو لە ئێکترازانەکانیان ماڵجیایەکەیان بۆرە و بەغدا تا ڕادەیەکی زۆر خەڵکی ترسان نیگەران کرد. پێت وایە 48 کاتژمێری بەردەمی یەکێتی و پارتی بڕیارێک بدرێت کە بە قازانج بێت یان ئەبێت چی بکرێت؟ بەڵێ، سوپاس بۆ کورسات و بۆ جەنابەت. خۆشحاڵم لەگەڵ مامۆستام مامۆستا حەسەن بارام پێکەوە گفتوگۆی دۆخی سیاسی کوردستان بکەین، بە تایبەتیش ئەو ڕووداوانەی کە تایبەتمەندن بە پێچێنانی حکوومەتی نوێی عێراقی. ئێمە لە ماوەکانی ڕابردوو هەندێک گرژی میدیاییمان بینی سەبارەت بە هەندێک ڕوودا و لە هەرێمی کوردستان و لە سەراسی عێراقیش، بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە و گەشتبینی ئاەتەوە بە ئێمە ئەوەیە کە سەرباری هەر جۆرێک لە داکشان بۆ زەمانێکی کورت، بەڵام بەهۆی بوونی ئیرادەیەکی خێرەوەنیەتێکی باش ئەو بارگرژیانە لە تەمەنێکی کورتە و بەبێ کاریگەریەکی خراپ تێپەڕن. پاشان هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پرس و گرێشوێرەکانە بنەوە سەرمێزی گفتوگۆ و دانوستانکردن، پێکەوە هەڵکردن، جارێکی تر نەرمینواندن لە بەرامبەر یەکتریە و حکمەتی سیاسیانە بەکارهێنان ئەبێتە دەرچە و دەواازەی تێپەڕاندنی قەیرانەکان. بۆیە وا بینم 48 ساعتی داهاتوو و ڕۆژانی داهاتوو ڕۆژانی تێپەڕاندنی قەیران و ئاریشەکانە بێت و لە کۆتاییە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو هێزی سەرەکی بەرپرسیار لە بەرامبەر قەزیە نەتەوەی نیشتیمانیەکانمان ئەگەنە بڕیارێکی دڵخۆش کرد، بڕیارێک کە لە قازانجی تەواوی خەڵکی کوردستان نابێ. ئەگەر ئەو بڕیارە ڕەنگە لە ڕووی حیزبیەوە لە قازانجی پارتی و یەکێتی نەبێ، بەڵام بەهۆی ئەوەی کە بڕیارێکە بێت کە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێی دڵخۆشە بن و یەک ڕیزی نێوماڵی کوردە پارێزێ، لە کۆتایی یەکێتی و پارتیش وەکو ئیرادەی خۆیان وەکو پاراستنی بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان تەماشاکردنی پارتی کاک سەربەست مەسەلەن پێت وایە بەرژەوەندی پارتی لە چیایە؟ یعنی لە ئێستاە بۆ نمونە بەرژەوەندی وە ڕێگە ڕاستەکە بۆ پارتی لە چیانی بەدەر لەوەی مەسەلەن پرسیاری یەکێتیەکانت لێ بکەم. بەڵێ، بە باوەڕی من بەرژەوەندیەکان یەک بەرژەوەندی زەرد و سەوز و شین و مۆر لە وڵاتە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە بە پاکێجێکی یەکگرتو و یەک ڕیز و یەک گوتار یەک ئیرادە لە بەغداد بین و ئەولەوێتی ئێمە بۆ قەزیە گەورەکانمان بێت لە مادەی 140 لە پرسی بوجە و موچە، لە پرسی بەجێهێنانی ئەرکەکانی حکوومەتی عێراقی بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ ئەم خولەش ئێمە لە پارتی دموکراتی کوردستان باوەڕمان وایە دروستکردنی ئەنجومەنی فیدراڵی لە بەغداد کە لە هەر سەر پێکاتە سەرەکیەکەی کورد و عەرەب و سونە و پرسی دەرکردنی یاسای نەوت و غاز دوو لەو ئامانجە گەورانن کە ئاچنە چوارچێوەی و پاکێجە نیشتیمانی
کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تەماشایەکەین و باوەڕشمان وایە ئەم پاکێجە بە تەنها پاکێجی پارتی نیە بەڵکو پاکێجی یەکێتی و گۆڕان و هێز و لایەنەکانی دیکەشە لە کۆتاییە ئامانجەکانی پارتی ئامانجەکانی یەکێتین و ئامانجەکانی پارتی و یەکێتی ئامانجەکانی گۆڕان و یەکگرتو ئەوانی ترن لەبەرەوە باوەڕم وایە کە ئێمە نزیکین لە پێکهاتن و پێکهاتن ڕووداوێکە کە ئێمە محکومین لەوەی کە یەکریز و یەکگوتار لە بەغداد بین ئەوەی کە لەو چەند ڕۆژای ڕوویدا من هەستەکەم بەشێکی زۆر لە کادرە و شیارەکانی پارتی و یەکێتی خۆیان بوارد لەوەی کە داخڵی هەندێک تەنگەژە و هەندێک گرژی ببن و ئەگەر هێندێک ڕووداویش ڕوودا بێت ڕووداوەکان زیاتر لە ئەمانە دووبارە ئەبنەوە یاخۆی ئیرادەیەکێک کە نەهێڵێ ئەمانە دووبارە وڵی بۆ ئەم پرسانە بەتایبەتی ئێمە بە گەڕانەوە بۆ ئەزمونێکە لە ڕابردوو بینیمانە ناو بەناو ئەم جۆرە لە گرژی و هەڵمەتی میدیایی ڕوویاوە بەڵام دەرەنجام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەمیشە دوای هەر گرژی و ئاڵۆزیەک دوای هەر جۆرێک لە داخشان سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان وەک دوو هێزی بەرپرسیار گەڕاونەتەوە بۆ لۆجیکی گفتوگۆ و دانوستان و پێکەوە هەڵکردن لەو باوەڕێم ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانین هەم هەڵبکەین هەم پێکەوە بین و هەم یەک گوتار و یەک ڕیز بین و خزمەتی قەزیە نیشتمانیەکەش لە سەرووی هەر پۆست و هەر ئەگەرێکی ترەوەی زۆر باش کاک سەربەز گفتوگۆی زیاترەکەین کاک حەسەن بارام سڵاوت لێبێ پێ دوای یەکێتی 2000 دوای ئەو هەڵکشان و داکشانە کە لەگەڵ پارتیا بە دوو خەتی جیار ڕۆیشتنە بەغدا لەسەر تشکیلی حکوومەتی داهاتووی عراق و سەرۆکایەتیەکانی داهاتووی عراق 2000 ڕێگە ڕاستەکە کامەیە بۆ یەکێتیەکان و یەکێتی بڕیاری چی دەدات؟ زۆر سپاس کاکزانە سڵاو بۆ کاک سەربەستی هاوڕێم لە ڕاستیدا ئێمە گەر بمانەوێ هەسەنگاندێکی دروست بۆ ئەو دۆخەی ئێستا لە ئاستی هەرێمی کوردستان و کاری هاوبەشی بۆ ئەم قۆناغا لەگەڵ عێراق و لەگەڵ بەغدا بەڕاستی ئەوراقەکان لە سەرتاوە تێکشون بریا ئەوە ڕووی نەدابایە یعنی دەبوایە ئێمە پێش هەر ڕێککەوتنێکی تاکەلایەنە لە بەغدا لەگەڵ هێزە دیاریکراوەکان لە عێراق دەبوایە سەرەتا هەردوو هێزی سەرەکی کە یەکێتی و پارتین و لەگەڵ هێزەکانی تریش هەوڵ بدرابایە لانی کەم هەوڵ بدابایە ینی لەسەر دوو پاکێژی گرنگ بچوو بایەنە بەغدا پاکێژی یەکەمیان کە پێشە مشتێکە چارەنووسی ئەم هەرێمەیە مافەکانی ئەم هەرێمەیە استحقاقاتی پێشمەرگەیە یاسای نەوت و غازە میزانەیە و لە هەمووشی گرنگتر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمە دەبوایە لەسەر ئەم بابەتە پێش هەموو شتێک ماف و استحقاقاتی خەڵکی کوردستان بە یەک پاکێج بە یەک گوتار ئامادەکراو لە نێوان هەردوو هێزاوە ئەگەر بکرابایە لەگەڵ هێزەکانی ترە ئامادە بکرابایە ئەو جا لەسەر پۆستەکانیش بۆ بەڕێز جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانە بۆ سەرۆکی کۆمارە بۆ وەزیرەکانە بۆ ئەو پشکەی بەرکورد دەکەوێت دەبوایە لانی کەم هەردوو هێزی سەرەکی ڕێکەوتنیان بکرد باە کە من هەر لەم کەناڵەوە پێش ئەوەی وەفدەکان بڕە ئومێدی ئەوەم کرد ینی لەسەر ئەم دوو ئاسە کاتی خۆی ڕێکەوتنیە بکرابە ئەو جابانەبە بەڵام بەداخەوە ئەو حاڵەتە ڕوویدا سەرەتا مثلەن پارتی ڕۆشت بوو جۆرێکی ڕێکەوتن و گفتوگۆیان کردبوو بۆیە بەداخەوە حاڵەتی لە یەکترازان دروست بوو لە نێوان هەردوو هێزەکە کە دوو هێزی سەرەکین و کۆمەڵی دیفاکتۆ حقیقەتەیە دەبێ هەم یەکێتی نیشتمانی کوردستان میزانێ و هەم پارتی دیموکراتی کوردستان میزانێ ئەم هەرێمە نە بە تەنها بە پارتی دەڕوا بڕێوە نە بە تەنها بە یەکێتیش کەواتە هەڵەیە لە هەر یەکێک لەم هێزانە هەنگاوێک بە ئاراستەیەک بنا بۆ دەستکەوتی شخصی بۆ دەستکەوتی حیزبی پێی وابێ حیزبەکەی تر پشتگوێ ئەخاوە دێخاتە پەراوێزەوە یعنی دەبێ ئەم حقیقەتە تێبگەین کەواتە ئەم حقیقەتە هەیە لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانی هەر ناحاڵی بوون و هەر لە یەکترازانی دروست بێ سەرنجام کاریگەریە بێ بۆ سەر ئەو دۆخەی بەڕێوەبردن و ئیدارەدان لە هەرێمی کوردستان کەواتە ئەم حقیقەتە دەزانین دەبوایە پێش ئەوە کە تاگلایانە بچیتە بەغا دەبوایە ئەو ڕێکەوتنانە لە هەرێمی کوردستان بکرابێ دوجا وەفدێکی هاوبەشی هەردوو هێز بچبیان بۆ بەغدا لەسەر هەموو ئاستەکان گفتوگۆیاندا سەبارەت بە یەکێتی نیشتمانی کوردستان دیارە تا ئەم چرکە ساتە سیاسەتی یەکێتی ینی ڕوونە ینی ئەو سیاسەتی کە هەیەی لە مەکتەب سیاسی لە بەڕێز
کاک پاڤڵ و ئۆرگانەکانی یەکێتیە ئەم سیاسەتە سیاسەتێکی نهێنی نییە و مامەڵەکردنیەکی نهێنی نییە، یعنی بە ئاشکرا بە ڕووکەشی تەرحەکانی بۆ مافەکانی خەڵکی کوردستان و بۆ ئەستەقاقاتی یەکێتی وەکو هێزێکی گرنگ و وەکو هێزێکە لە هێزە براوەکانە. کەواتە ئێستاکە دوای ئەو لە یەکترازان و ناحاڵی بوون و هەیەجانەی میدیا و سۆسیال میدیا و ئەو داخەی کە بۆ ملەتەکەمان دروست بوو و نارەکان و دوژمنەکانی کوردمان پێی دڵخۆش کرد بەداخەوە دەبایە ڕێگە بەوە نەدرابایە، چونکە خۆ دەزانین ئێستا عێراق و کوردستان لە چی دۆخێکە و لە چی ئاقارێک هەیە، دەبێت خەڵکی سیاسی حزبی سیاسی بە تایبەتی ئەوانی کە بەرپرسیاتی گەورەیانەیە خوێندنەوەی دروست بوو ئەمە بکەن، ینی کە خوێندەوە نەکەن کەواتە ینی شتێکە جێگای داخەش مەترسی بۆ یەکێتی لە ئێستادا هەم خۆتانەزان لە ڕۆژانی ڕابردووە گفتوگۆیەک هەبووە لە نێوان سەرۆکی هەردوو حیزبە لێگەڕێن لە میدیا و لە سۆسیال میدیا چی دەگوزارێ بێگومان ئەو گفتوگۆیە تا ئێستا کۆتایی پێ نهاتووە ئەوەی کە مای دڵخۆشیە و یەکێتی نیشتمانی کوردستان توانی بڵێ گفتوگۆی پیرمام کە لە نێوان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی و بەڕێز مەسعود بارزانی ڕوویداوە گفتوگۆکە بەکراوەی ماوەتەوە، ینی بڕیاری تێدا نەدراوە؟ پێم وانە بڕیاری کۆتایی درابێت، ئەوەی من بزانم بڕیاری کۆتایی نەدراوە، هەر بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز کاک پاڤڵ لە زنجیرەیە کۆبوونەوەیە و پێ ئەچێت سبەینێ کۆبوونەوەیەکی تریش بکرێت بۆ ئەوەی دوا هەڵوێست و دوا بڕیارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان ڕابگەێنێت، چونکە لە ڕاستیە ئەوە نیشانەی ئەوەیە بەردەوامبوونی گفتوگۆکان لە نێوان هەم لە نێوان هەردوو هێزی سەرەکی و هەم لە نێوان هێزەکان بەجیال لە نێو خۆیاندا ئەمە نیشانەی ئەوەیە تا ئێستاکە گفتوگۆکان نەگەشتونەتە بنبەست، بەو ئومێدەی نەگاتە بنبەست، چونکە ئەمە کاریگەریەکانی بۆ سەر ماف و ئەستەقاقاتی خەڵکی کوردستانە بێ لە بەغدا و نەیار و دوژمنەکانمان زیاتر لەو درز و بۆشایە و لەو دەلاقەیەوە دێنە ژوورە و کاریگەری زیاتر خەن لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان و بیریشمان نەچێت، یعنی تۆ ناکرێ مەسەلەن لەوێ نەیارم بی لەوێ بەشەکەم بی لەوێ ئەستەقاقەکەم بی لەوێ حسابم بۆ نەکەی لێرە بە ئاسانی پرۆسی پێکەوە کارکردن وانە قورسە بێ، ینی تۆ ئەمە ئاسان نییە، یعنی من ئومێ دەکەم ئەو شعرەی شاعری گەورەی کورد قانع لە ماڵ بەشکردنی براکە وا ئیدارە نەدرێ، ینی دەبێت خوێندنەوەیکی دروست بکە ئەوەی کە لە دەرگای حەوشەوە تا سەربان با بۆ من بێ بە سەراپا هۆدەکان لە سەربانەوە بۆ ئاسمان بۆ تۆ بێ وەکۆی شاعرەڵێ بەڕاستی ئەمە نەبرایەتی و نەباڵ بەشکردن بەو چەشن نابێت، ئەمە هەم بۆ یەکێتیش ڕاستە هەم بۆ برادرانی پارتی دیموکراتی کوردستان دەبێ مەشەدەکەوە خۆی ببینین، واقعی هەرێمی کوردستان و عێراقیش وەک خۆی ببینین و ئەو هێزە سەربەرزە و ئەو سەرکردەیە کە لە ڕوانگەی غەم و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە بڕوانێتە ئەوە نەک لە ڕوانگەی بەرژەوەندی کەسی حیزبی بۆ پۆست قەزەی ملەتێک و پەیوەندی گرنگەکانی بە تایبەتی نێوان هەردوو هێز و بەرژەوەندی خەڵکی کوردستان بخەینە سەبەتەیەکەوە کە سەرنجام هەمووی پشک و بڵاو بێتەوە کە ئومێدەکەی نەگاتە ئەوە بۆ ئومێدەی لە یەک دوو ڕۆژی چکە کات زۆر کەم ماوە لە بەردەسا ڕێکەوتن دروست بێ کە ئومێدەکەی زۆر باشکە حەسەن گەڕەمەولات کاک سەربەست، ینی ئەو کۆبوونەوەی کە دوێنێ کراوە لە نێوان سەرۆکی نیشتیمانی کوردستان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پێت وایە ئەو گفتوگۆ کراوەیە دوجار تونێلێکی ڕووناک هەمیشاڵەن تونێلێکی تاریکە و سەریریارنیە تونێلێکی ڕووناک بۆ ئاسۆی چارەسەرکردنی کێشەکان و یەک پاکێجی دروست دەکات؟ بەڵێ وڵات لە پێشە پێم خۆشە تعلیقێکم لە سەقسەکانی مەوسا حەسەن هەبێ کە بەڕاستی بەر لە چوونی وەفدی پارتی دیموکراتی کوردستان بۆ بەغدا وەفدی پارتی دیموکراتی کوردستان وەکوی هێزی یەکەم و براوە وەکو خاوەنی سیویە کورسی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق کە لەسەر ئاستی هێزە کوردەکان زۆرترین خاوەنی زۆرترین کورسیە وەفدی پارتی دیموکراتی کوردستان دەستپێشخەری هەبوو سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و بەشێکی دیکە لە هێز و لایەنە سیاسیەکان کراوە و گفتوگۆی جدی کراوە لەمەڕ ئەوەی کە ئێمە یەکدەنگ و یەکگوتار لە بەغداد بین و بەشدارینەکردنی یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیە بۆ ئێمە مفاجئە بوو و هەستەکەم هۆکارێکی ئەوتۆ لە پشتیەوە نەبوو کە ڕەنگە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان خۆشی زۆر وازەح و ڕوون نەبێ کە بەڕاستی من نامێت لەسەر ئەم پۆینتە زۆر بوەسم لەبەرەوەی کە
هەلومەرجەکە دۆخی سیاسی ئەوە خوازێ کە ئێمە بە ئاقارێک قسە بکەین کە لە خزمەتی پرۆسی سیاسی بێت و لە خزمەتی بە تایبەت نزیکبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و نیشتمانی کوردستان. کاک سەرباس یعنی ئێستا باسی ئەوت کرد مەسەلەن من لە ماوەی ڕابردووە چەند جار مەسەلەن هەڤاڵانی پارتیم گفتوگۆ لەگەڵ کردو مەسەلەن باز لەوەکەن بەس ئێمە براوی 30 کورسین ئەی ئەگەر خۆماوە کورد بڵێن براوی 63 کورسین یعنی ئاوا بڕۆینە بەغدا بڵێن کورد 63 کورسیە مەسەلەن قەیسێکا با بەشێکیش بەر تۆ کەوێ بەشێکیش بەر من کەوێ بەشێکیش بەراوانی تر کەوێ ڕاست 30 کورسی کەم نییە لە ئاست ئەو ژمارە کورسیانەی ئەنجومەی نوێنەرانی عێراقا بەدڵنیایی ئەمە ڕاستە و ئێمە خاوەنیم ئایدیاین بەڵێ ئێمە پێکەوە 62 کورسی تەماشای قواری کوردیەکەین بەڵام دابەشبوونیەکەی لەم نێوماڵەیە بۆ نمونە ئەوەی کە حەسەن باسیەوە کە کەسێک لە ژوورەوە تاوەکو بەردەرگاهی ئەو بێت و سەربان بن بە خەڵک یعنی ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە تعلیق کە من هەستەکەم ڕەنگە لەوە هاتبێ کە بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان هێزی دووەمەوە 20 کورسی پەرلەمانی هەیە ڕەنگە یەکێتی لەم دۆخەیە لە بەش و پشکی خۆی زۆر ڕەزامەند نەبێ بەڵام ئەمە شایانیەوە نییە کە ئێمە بڵین گفتوگۆ ناکەین ناسازیین پێکەوە هەڵ ناکەین بنمونەی مە بگەڕێنەوەوانێ دوای ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێزولیانە سیاسی کوردیەکان گفتوگۆی کردووە لەسەر پاکێجی کوردی ئێمە لەگەڵ هێزولیانە سیاسی عراقیەکانیش لە گفتوگۆیان بووین و دوای ئەوەی کە هەندێک لە گرژی لە نێوماڵی سونە و شیعەشا ڕوویە پرۆسەکەش بە زۆر زۆرەکان دواکەوتنی بەخۆی بینی سەرۆک بارزانی مبادرەیەکی هەبوو بۆ ئەوەی کە حکوومەتی عراقی وا بکرێت بنکە فراوانتر بێ و ڕێگە بە هێزولیانی سیاسی دیکەش بدرێت کە بەشداری حکوومەتەکە بکەن کە ئەمە بۆ خۆی دەربڕی ئەوەیە کە پارتی لەگەڵەوەیە حکوومەتێکی نیشتیمانی پێک بهێنرێت کە خزمەتی تەواوی عراقیەکان بکە و ئێمە ژۆک و خەڵکی کوردستان بتوانین بە پێکێکی بەهێزەوە لە بەغداد بین و هەر بۆ مهتەمبوونی پارتی دیموکراتی کوردستان بە پرۆسەی سیاسی لە عێراقەوە و ئەو مبادرانی پارتی هەیەتی ڕێزدار سەرۆک نیشتیروان بارزانی وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چووە بەغداد بەشێ لە هێزولیانە سیاسیەکانی بینیوە ئەوش بۆ خۆی مبادرەیەکی دیکە بوو لەوەی کە پارتی مهتەمە بۆی کە لەسەر سیاسی عێراق بە شێوەیەکی بوو بۆچی پارتی زیاتر ڕووی لە لاەنە کوردەکان نەبوو خۆیان یەخە ئەنجا مەسەلەن تعلیقێکە بوو لەسەرەوە کە باسییانە کرد ئێمە ناوماڵی سونەمان ڕێخست و خەریکی ڕێخسی ناوماڵی شیعشین بەڵام ناوماڵی کوردی پەرتەوازە بوو ینی لە تعلیقێکە بوو لەسەرەوە جا من لە بەشی یەکەمە باسیەوەم کرد کە پارتی دیموکراتی کوردستان بەر لەوەی لەگەڵ هێزولیانە سیاسی عەرەبیەکان بە سونە و شیعە و ئەوانی ترەوە گفتوگۆ بکە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هێزەکانی تر گفتوگۆی کرد و دەردەشێ و بابەتە کراوە و بەڕاستی پارتی لە هەموو مەتافەکانیشا لە هەموو هێزگەکانیشا عامیلی خێر بووە لە سیاسەتی ناوخۆی و لە سیاسەتی لەگەڵ هێز عێراقیەکانیشا ویستم باسی ئەوە بکەم کە مبادرەکەی سەرۆک بارزانی و چوونی سەرۆک نیشتیروان بارزانی و دوایین مبادرە کە جارێک تر ڕۆڵێکێتی نیشتمانی کوردستان کراوەتەوە بەشێکی گەورەی پەیوەندی بۆ جدیتەوە هەیە کە پارتی ئێوێ نێوماڵی کورد یەک ڕیز و یەکدەنگ بێت هەر بۆیەش کە لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردوو ژمارەیەک کۆبوونەوەی جدی کراوە و لە سەری ڕژیا با بڵێن لە پیرمام سەرۆک بارزانی پێشوازی لە بەڕێز پافەک داڵبانی کردووەکو خاوەن قەراری یەکێتی نیشتمانی کوردستان باوەڕشم وایە کە دانیشتنەکان دانیشتنێکی بەرهەمدارە بێ گفتوگۆی جدی کراوە و اختیاری جیاواز خراوەتە ڕوو ئومێد ئێوە کرێکە پارتی وێشێتی یەکدەنگ و یەکگوتار بن و ئێمە پەرۆشین بۆ ئەوەی کە بەر لەوەی لەگەڵ هێزە سونی و شیعەکان بگەینە دەرەنجامێک بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و هێزولیانە سیاسی کوردستانەکانی دیکە یەکدەنگ یەک ڕیز یەک گوتار یەک خیتاب بە پاکێژێکی یەکگرتووە لە بەغداد بین لە پێناوی ئەوەی کە ئەو ئامانجە باڵایانی کە خەڵکی کوردستان هەمانە لە بەغداد بتوانین تحقیقیگەین بەڕاستی ئێمە هەمیشە وتومانە و دووپاتشەکەینەوە کە پۆستەکان بۆ ئێمە لە ڕیزبەندی دووەم و سێمایەت هەمیشە ئەولەوێت بۆ ئێمە ئەجندا سەرچیە نیشتیمانیەکە بووە کە پرسی خاکە پرسی جێبەجێکردنی مادەی 140 پرسی گەڕانەوەی بوجە و موچەی خەڵکی کوردستانە و دوورخستنەوەیەتی لە قۆرخکاری سیاسی و لە پاڵیا لەم گەڕەی یان با بڵێن لەم خولەی پەرلەمانی عێراقی ئێمە زۆر جدین و مهتەمین بۆی کار بکەین بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز کە هەرێمی کوردستان و عێراقیش پێویستی پێێتی خۆشبەختانە هەرێمی کوردستان توانیوێتی لە ساڵی 2007ەوە یاسای نەوت و غاز هەبێ بەڵام حکوومەتی عێراقی بە کۆمەڵی هۆکار کە بەشێکیان پەیوەندی بە گەمارۆخستنە سەر هەرێمی کوردستانەوەیە تا ئێستا خاوەنی و یاسایانە و هاوکاتیش بەپێی دەستوری عێراقی دروستکردنی ئەنجومەنی فیدراڵی تەواوکەری
بە فیدراڵیکردنی عراقا ئێمە مهتەمین بۆی کە لە پەرلەمانی عراقی کار بۆم بابەتان نەبکەین و لە قۆناغەکانی دووەم و سێمە قسە لەسەر یەکێتی و پارتی لە 48 کاتژمێری داهاتوە دوای ئەوەی هەردوو لە بڕیارەکان یان پێشنیازەکان یەکتر تاوتوێ دەکەن باس لەوە دەکرێت اتفاقیەکی مەسەلەن پارتی حەلبوسی سەدر هەیە ئەمە ڕێگر نابێت لەوەی کە لایەنە کوردیەکان مەسەلەن یەک خیتاب بن یاخود ئەمە تا ڕادەیە کاڵ بۆتەوە اتفاقی کە پێشتر هەبووە من لەوە ڕێم و اتفاقیە لە شوێنی خۆی بێ هیچ شکالێتێکی نەبێت و اتفاقیە هیچ بەندێکی وایتیان نیە کە پارتیۆکێتی یەک نەبن پارتی دموکراتی کوردستان ناچێتە هیچ اتفاقی و ڕێکەوتنێکەوە کە لە زەرری خەڵکی کوردستان و لە زەرری یەکریزی نێوماڵی کورد بێ لەبەرەوە وا بینم کە ڕێکەوتنی پارتی و یەکێتی کارێکی قورس و ئەستەم نابێ و واش باشە ڕەنگە لە ڕووی علامیەوە ئێمە هەمومان هاوکاریەوە بین کە دۆخێک بخورقێنین کە پارتی یەکێتی لەکتری نزیک ببنەوە و ئەو هەوڵ و جوهدە و ئەو دەست پێشخەری کە سەرۆک بارزانانی هەیەی بە ئاکامێکی باشتر بگا من گەشتبینم بە شێوەیەکی گشتی لەوەی کە پارتی یەکێتی ئەتوانن هەم لەسەر پۆستەکان هەم لەسەر ئەجندای چوونە بەغداد و وەک چۆنەوەی کە لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستانە پارتی یەکێتی هاوبەش و هاوپەیمانن لە چوونە بەغداش یەکریز و یەکگوتاربی زۆر باش سەربەست کا حەسەن پێت وایە یەکێتی چۆتە پۆینتێک یان چۆتە خاڵێکەوە چۆتە شوێنێکەوە کە ئیتر نایەتە خوارەوە بەڵکو یاخود لە سبەینە کۆمەڵێک بڕیاری ترەدا و دوزار لەگەڵ پارتیا ئەگەنە نەتیجەیە کە بۆ هەردوو لە دواتر لە گشتیشا سوودی بۆ نەتەوەکەمانە بێ من سەرەتا بۆی بەرچاوی بینەران و کاک سربەستی ڕوون بێ بەڕاستی لەسەر مەسەلەن ئەوەی کە یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی نەکردووە یعنی یەکێتی بۆ بەشداری نەکردووە خۆ من پرسیارێکی جددیە خاڵی یەکەمیان ئەوەیە کە پارتی برادانی پارتی ڕێکەوتنێکیان لەگەڵ سنەکان و لەگەڵ تیاری سەدریا کردووە زەحمەت نەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە بڕگە و خاڵەکانیان بەشدار بووە یەکێتی دەزانێت و ڕێکەوتنە چییە ئایا و ڕێکەوتنە کراوە یان نەکراوە یان جێ ڕێکردنە کراوە ئەمە لە یەک خاڵی دووەم مەسەن لە دانانی جێگری سەرۆکی پەرلەمانە ئایا پارتی پرسی بە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارە ینی یەکێتی لەو حاڵەتە دەبێ خۆ بڕیارێک بدا یەکێتی جەماوەری هەیە یەکێتی مێژوو هەیە یەکێتی کادری هەیە یەکێتی پشتی هەیە ئەمە لایەنێکی تر لەسەر شعرەکەی شاعری گەورەی کوردقانە ینی مەسەن بۆ نمونە کاک سەربەز دەڵێ پارتی دیموکراتی کوردستان سیویە کورسیێنە بەڵێ وەڵی هێزی یەکەمە ینی بەڵام باشە لە 100% بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ ئەی ناکرێت لە 75 60 50 بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ تەما من نە لەگەڵ ئەو سرا و ململانی حیزبیام و نە لەگەڵەوە میشە هیچ هێزێک لەسەر پۆست و پلە ئەوانە قەزەی کورد بخاتەوە چارەنووسی کورد و مافەکانی کورد بخاتەوە چونکە کورد لە هەموو شتێک گرنگترە لە پارتی و لە یەکێتی زۆر گرنگترە بەڵام دوجار ئەگەر باسی ئستحقاقاتی هێزەکانە ئێخۆ تۆ لە هەرێمی کوردستان پۆستە گرنگەکان بیت و لە بەغاش اتفاقەکەت کرد بێت و پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان بیت و پۆستی سەرۆکی کۆماریش بێ ئیتر یەکێتی بۆ بێ ینی بۆ بێ بۆ کەواتە هیچ حسابێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەکراوە یعنی بەڕاستی ئەمە بۆیە ئەو شعرم کردە نمونە دەبێت گەورەیی پارتی لەوەیە دەبواە ئەم ڕێککەوتنە بکرابایە ئەوە استحقاقی پارتیە بە جۆرەی کورسەکانی و ئەوش استحقاقی یەکێتی نیشتیمانی بەڵام تۆ ناکرێ مەسەن یەکێتی سفر کەیتەوە ئەوجا لە هەموو ئەم پلەپایانە لە هەموو ئەو گفتوگویانە گرنگتر لای منێکی کورد پێشەوە یەکێتی بم مافەکانی خەڵکی کوردستانە مەسەن بۆ نمونە لە 2010 وەفدی کوردی زەحمەت نەبێ لەگەڵ ئەو حکومەتە ڕێککەوتن کرا چی بوون دەستکەوتە مادی و معنەوی و سیاسەکان بۆ خەڵکی کوردستان بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان ئێستا ئەم من پێم خۆشە ینی کاک سەربەست پێم بڵێ من نایزانم یعنی برادرانی پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتنیان کردووە لەگەڵ سەدر و لەگەڵ سونە زەحمەت نەبێت لەسەر کەرکووک و خورمات و خانەقین و داقوق و دبس و مەخمور و شنگال شەنی تایە لەسەر ئەستحقاقات و مافی پێشمەرگە لەسەر موچە و قوتی خەڵ لەسەر یاسای نەوت و گاز لەسەر نێشتنی ئەو هەژمون گەراییە سەربازی کە لەسەر ئەو ناوچانە هەیە چی کردووە لەم ڕێککەوتنام پێم خۆشە یەک دوو خاڵی بۆ ئێمە و بۆ بینەرەکانیش باسکە ئەمە ئێمە بەستی من چکە من کوردبوون و قەزەکە لام گرنگە نەک پشتی من ئەوەی کە قەت ڕۆژێ لە ڕژان مێدی ناخۆم ئەوەتانێ سەرکردەکانی ئێمە هێزە سیاسەکانی ئێمە بەگشتی لەسەر پۆست
ناکۆچی و دەست بخەنە سەر نێو ڕیزی کوردەوە سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە یەکێتی ئێستاکە خۆی وا ئەبینێ هێزێکە بەڕاستی حەقی خورابێ و هێزێکە ئێستا مافی پێشێل کرابێ هێزێکە گوێی لێ نەگیرابێ بۆیە هێشتا من ئەبینم یەکێتی نەرمونیانتر مامەڵاکە و سیاسەتێکی واقعبین و ئەو هەموو غەدرە لە یەکێتی کرابێ ئەوە بەڕێز کاک پاڤڵە دەچێتە لای بەڕێز کاک مەسعود بەرزانی بۆ ئەوی دوجار ڕێکەوتن بێ بۆیە ئێمە بێ ئومێد نەبین بەس ئەوەی کە داخی لە دڵی منی هاونیشتیمانیەکایە ئەزمون مێژوو پێم دەڵێ سەرکردەکانی ئێمە هێزە سیاسیەکانی ئێمە هەمیشە بەرژەوەندی حیزب و کەس و ناوچە و خێڵە خەنە بەرژەوەندی کورد پێش بەرژەوەندی کورد ئەمە تراژدیای ئەمە کارەساتە دەبێ ئەم دیاردەیە بنەبڕ بکەین کاک سەربەستگیان کاک زانە یعنی لە دنیا سیاسیەکان کاریزماکان وا نەبوونەتە کاریزما کە پلە و پۆستەکەیان چی بووە وابوونەتە کاریزما هەمیشە بەخشندە بوونە هەمیشە قوربانی دەربوونە هەمیشە گیانفیدا بوونە هەمیشە خزمەتکاری خاک و نیشتمان وا هێزی سیاسی گەورابێ وا سەرکردە گەورابێ ئیتر چی یەکێتیە چی پارتیە چی گۆڕانە چی ئیسلامیەکانە چی نەوەی نوێیە وا سەرکردە گەورابێ بۆیە ئەو گفتوگۆیانی کە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان جارێکی تر بەگەرمی بۆیە چێ بەڕاستی جێگای دەستخۆشیە یعنی تۆ وەرە مافت پێشێل بکرێەوە هەوڵ ئەوە هەبێ بخرێتە پەراوێزەوە دوجار بێتەوە هەر پەنا بێتە بەر گفتوگۆ ئەمە منطقە بەو ئومێدەی برادرانی لە پارتی دیموکراتی کوردستانیش ئەوە بکەن تاکو ئەم گفتوگۆیانەی ئەم گەڕەی لە گفتوگۆ لەم ڕۆژانە کراوە لەبین هەردوو هێزی سەرەکیە وەڵاقەت یەکێتی حەق نییە داوای ئەوە بکات پارتی چەند استحقاقی بێ یەکێتیش ئەوە نەیەبێ بەڵام خۆی یەکێتیش بە جۆری سنگ و پێگەی خۆی دەبێ قورسایی هەبێ ئەوەی هەبووە کە سەر و کۆمار مەسەلە هی یەکێتی باشە یەکێتی مرەشەحی خۆی دابنا حەق نییە یعنی حەق نییە ئەو بابەتە بکرێتە خاڵێک کە دوجار ناکۆچی و لێکترازان بکەوێت من پێم خۆشە هەر سەرکردەیەک بێ هەر هێزێکی سیاسی بێ پێشەنگ بێ لەوەکە ئەو نەریتە ناشرین و ئەو نەریتە سەقەتە لە دنیای سیاسەتی حیزب و هێزە سیاسیەکانی ئێمایە کە هەمیشە ناتەبایی و پەرتەوازایی بێتە کولتورێک لە ناوان نەخێر بە مافەکانی خۆی ببورێت بەس بۆی کورد سەرکەوتوو بێت ئەوجا بۆ دەبێ ئێمە دەست پێشخەری بکەین بۆ خەڵکی تر کە جێگای ڕێزە جێگای دەستخۆشیە کە کورد هێندە سنجی فراوان بێ هێندە گەورە بێ هێندە بیرکردنەوەی باش بێت کە دەست پرۆژەی پێکەوە کارکردن و ئاشتەوایی بۆ هێزەکان و بۆ خەڵکی تر و بۆ نەتەوەکانی تر دێشکە بەڵام پێشە مشتێ دەبێت ماڵی کورد ڕێخەین ئەوە گەوری لەوایە کە تۆ لە ماڵەکەی خۆتەوە دەستی پێ بکەی و ماڵی کورد ڕێخەی ئەوجا پێکەوە بەهێزەوە بچیت مێژوو پێمان دەڵێ ڕووداوەکان پێمان دەڵێ لە هەر ویستگەیەکدا کورد یەکگرتوو بێ هێزە سیاسیەکان و سەرکردەکان یەکگرتوو بێ دەستکەوتی باشمان چنیوەتەوە هەر کاتێک پەرتەوازە و فرەگوتار بوو بێتین زیانی گەورەمان کردووە تکایە مێڵن نەیار دوژمنەکانمان دڵیان بەو لە ترازانەی یەکێتی و پارتی خۆش بێ تکایە سەرکردەکان وا گەورە نابن سەر کۆمار بۆ چێ و وەزیر بۆ چێ وا گەورە بن لێبوردە بن لە پێناو کووردا لە پێناو خوێنی شەهید و قوربانیەکانمانە لە پێناو ئەو ئەزمونەی کە بە دنیایەک بە ڕووباری خوێن هاتۆتە بەرەم ئەمە گرنگە یعنی مشانازی یەکەم کە یەکێتی ئەم بیرکردنەوە ئەم مۆڕاڵی لە سیاسەت کاک حەسەن خەڵک گلەیەکی هەیە لە نیگەرانیەکی هەیە لە یەکێتیش و لە پارتیش کە ینی وەرەقەیەکی کوردستانی نییە پیشانی خەڵکی بدەن مەسەلەن لەسەر بۆ نمونە ناو کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یەکێتی ڕوئای چییە بۆ ئەو مەسەلە من ئەوە پرسم مەسەلەن ئێستا گەرمیانیەک ببرە کەرکوچێک دووس خوورماتویە کە مەسەلەن شنگالیەک سەیری بەرنامەکەی ئێمە بکات گوێ لە ئێوە بگرێت مەسەلەن مەخموریەک بڵێ چی ینی ئێوە لە بەرنامە و نەهەزی ئێوەیە چی هەیە مەسەلەن بەڵێ من پێش ئەوەی وەڵامی ئەوە دەمەوە باشە ئێمە جگە لە یەکێتی نیشتمانی کوردستان نەوەی نوێمان هەیە و کۆمەڵی ئیسلامیمان هەیە بزوتنەوەی یەکگرتووی ئیسلامیمان هەیە هەموو ئەمانە کەم و زۆر خاوەنی مەقعدن باشە نائەکرا ئەوە یەکێتی با بڵێن ڕێکەوتنی لەگەڵا نائەکرا لەگەڵی چێ لەم هێزانە یعنی بەڕاستی دەبێت بیرکردنەوەکە زۆر گەورەتر بێ ینی ئەبێ
ئەبێ بیرکردنەوە لەم واقعات زۆر گەورەتی بێت دەبواە خۆ هەرلانی کەم هێزێ دوو هێز قەناعەتی بە پرۆژەکەی برادرانی پارتی بووە پێکەوە بچبایانە ئەوێ بۆ ڕێکەوتن ناکرێ یعنی ئەمە زیانی هەیە بۆ کورد زیانی هەیە مەسەن بۆ نمونە ئەم لە یەکترازانە بەردەوام بێ دەزان کاریگەریەکانی چەنە بێ لەسەر دەرونی خەڵکی کوردستان دەزان کاریگەریەکانی لەسەر دایکە شەیدێک و کوڕە شەید و کچە شەیدێک چەند زۆرە بێ دەزان لەسەر خەبات و تێکۆشانی ئەوە لەسەر چی لەسەر پۆست یعنی هێز نابێ وا بیر بکاتەوە ینی سیاسەتی تەندروست بەم چەشن ناکرێت سەبارەت بەوە یعنی زەحمەت نەبێ مانگ و دوو مانگە بەنهێنی و بە ئاشکرا گفتوگۆیە من بەش بە حاڵی خۆم تا ئێستا نەمبینیوە لەو گفتوگۆیانە وەکو ڕەتەچە وەکو بەرنامە بەڕاشکاوانی باس لەوە کرابێت لەسەر خورماتوو چی دەکرێت چی وتراوە بۆ ئەوەی سەنگی کورد بگەڕێتەوە لە خانەقین چی دەکرێت لە کەرکووک چی دەکرێت لە شنگال چی دەکرێت لە مەخمور چی دەکرێت چی ئەکرێ بۆ بربەستکردنی ئەو بەعرەبکردنەی لەو ناوچانە هەیە بەڕاستی خۆ ئەمانە گرنگە ئەمانە بەرژۆنی ملەتە ملت کێشەی نییە کێ دەبێتە وەزیر ملت کێشەی نییە کێ دەبێتە سەر کۆمار ملت کێشەی ئەوەتانێ قوتەکەی چۆن دەسەبەرەکەی ژیانی چۆن دەسەبەرەکەی ئەمن و ئاسایشی چۆن دەسەبەرەکەی ماف و داخوازیەکانی چی لەم چوار پارێزگایە وەچی لەو ناوچانەی کە ئیسە لەبەر دەست چەندین هێزی زۆر بۆ دایەکە بە ئارەزووی خۆی تەراتێنەکا بەو ناوچ ئەوە گرنگە هێزی سیاسی دەبێ لەو تەوەرانە و لەو پرسانە کار بکات ئەو کاتە پێی گەورا بێت زۆر باشکە حەسەن کاک سەربەست خەڵک ژیانی خۆی لا گرنگە خەڵک لە ناوچە کوردستانیەکان ئەوەی لا گرنگە دیفاع بەرگریکارێکی هەبێ مەسەلەن پارێزەرێکی هەبێ بەڵام هیچ شتێک لەو پاکیزانە نییە لە ناوچێتی پارتی هەمومان لەوە کۆکردێتەوە چێ سەر و کۆمارە چێ باتەوە چێ نایباتەوە ینی ئەڵەی هەر ناویشیان ناوی یاری دوو گۆڵی لە گوێمی یەکەماوە بۆ لە دقی ئیزافیەوە ڕوو ئەدا و نازانم چیانی ئەڵەی بەرشەلۆلە و ڕیال مەدرید دیارەکە لای پارتیویەکێتی من بۆ لایەکێتی نازانم بەس لای پارتی دموکراتی کوردستان ئەوم لە یەکێتی لە واضح هەیە لای پارتی دموکراتی کوردستان ڕوویایکی واضح هەیە سەبارەت بە قەزەی کوردی و ئێمە ئەمە یەکەمین خولێن لە پەرلەمانی عراقی بین تا نەزانین داخوازیەکانی خەڵکی کوردستان چییە لە جێبەجێکردنی مادی 140 گەڕانەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان پرسی بودجە پرسی چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و مامەڵەکردنی وەک بەشێک لە مەنزومەی دیفاعی عراقی و پرسی دەرکردنی یاسای نۆتۆغاز پرسی دروستکردنی ئەنجومەنی فیدراڵی کە هاوسەنگی دەسەڵاتەکانە کاتەوە لە عێراق هەمومانە ڕوویای ئێمەن سەبارەت بە پێکێنانی حکوومەتی نوێی عراقی لەگەڵێکی نیشتمانی کوردستان و هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان باسیێن بابەتە کراوە و لەگەڵ هێزە سونی و شیعەکانیش گفتوگوێن بابەتە کراوە ڕێکەوتی مقتەدا سەدر لەگەڵ پارتی و سەدر بڵاو کراوە کاک سەربەست ئێوارە مەسەلەن تەنها زیاتر بۆ بنیادنانەوەی عراقز کەمتر باسی هەرێمی کوردستان یاخود ئەمە ئاشکرا ناکرێت لە دنیای سیاسەتە ینی هەموو کارتەکان ناخرێنە سەر شاشەکانەوە شتێکی ئاشکرایە ئەوەی کە کراوە تا ئێستا ژمارەی کەم زانیاری سەبارەت بۆ ڕێکەوتنان نەخراوەتە ڕوو بەڵام پارتی دموکراتی کوردستان وەک هێزێکی نیشتیمان پەروەر وەک هێزێک کە 75 ساڵە خەبات دەکا لە پێناوی مافەکانی خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە لەگەڵ هەر هێز و لایەنێکی سیاسی کۆبوونەوەمان هەبوو بێ ئەو لەوێتمان بۆ پرسە استراتیژی و نیشتیمانیەکان بووە و ڕوویایەکی وازەحمان هەیە سەبارەت بەوەی کە ئێمە لە پێچێنانی حکوومەتی نوێی عراقیە چیمانەوێت ئەگەر هێز و لایەنێکی سیاسی دیکە هەبێت ئەم ڕوویایی نەبێ من نازانم شتێکە پێم خۆش بوو قسەی لەسەر کەم بەڕاستی ئەوەیە کە ئێمە بەس بەر لە دەستپێکردنی بەرنامەکە لەگەڵ جەناب و لەگەڵ کاک حەسەن گفتوگوێوەمان کرد کە بەرنامەکە بە ئاقارێکدا یان بە ئاراستەیەکە ببین کە خزمەتی دۆخی سیاسی بکە زۆر لەسەر بابەتە پۆستەکان نەوەستین ئەوەی کە من لە دەمی کاک حەسەنەی بیستم بەڕاستی جەختکردنەوەی لەسەر پۆستەکان و نەفەسێکی زۆر حیزبیانە قسەکردن کە بە باوەڕی من ئەمە جۆرێکشە لە بێبەڵێنی لەوەی کە ئێمە لە پێش بەرنامەکە بەڵێنمان نابوو لەوەی کە بەرنامەکە بە ئاراستەیەک ببین ئێستا وەرەقەکە بۆکانمان گفتوگۆکانمان بە جۆرێک بێت کە لە قازانجی ئەو گفتوگۆیانە بێت کە چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام بوون بەو ئامانجەی کە میدیا بەشێک بێ لە پاپشتیکردنی پرۆسە سیاسیەکە وەگەوەی کە بەڕاستی میدیا ئەتوانین هاوکاربی مەسەلەن ئێستا پێم وانێت تەشەنوجێکی ئۆتۆ کوترابێ ئەگەر مەسەلەن زیاتر کە حەسەن ئەڵێت کە پێویستە یەکێتی بە حەجمی خۆی بخوێنرێتەوە پەراوێز خراوە ئەگەر ئەوەی وت بێ لە دیوە میدیایەکەەوە ئێمە توانین چۆن هاوکار بێ میدیا چۆن نتوانێت هاوکار بیان کادرە پێشکەوتەکان چۆن دەتوانن هاوکار بن لە مۆزوعە
لە دیۆ میدیایەکەوە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ملزەمین بە قەراری سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتیش بە بڕیارەکانی سەرۆک بارزانیەوە لەوەی کە نەرمونیان بین و خزمەتی قەزەی سیاسی بکەین و هەوڵ بین کە گفتوگۆکان بەرەو پێشەوە بڕۆن نەک بەرەو دواوە یان بچەقن سەبارەت بە بەشداری پێکردنی چێتی نیشتمانی کوردستان بەڕێز کاک فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆیەکی هەیە لە ڕادیۆ دەنگی ئەمریکا لەوێ زۆر بەڕوونی باسیەوەی کردووە کە پارتی دیموکراتی کوردستان ئامانجێتی یەکڕێزی نێوماڵی کورد بپارێزێ و پارتی و یەکێتی و هێزەکانی دیکە پێکەوە لە بەغداد بن و بەڕوونیش لە بەرگەیەکە باسیەوەکات کە پێویستە یان پارتی پێداگرێت لەوەی کە استحقاقی انتخابیەکی نیشتمانی کوردستان پارێزراو بێ و ئەو بابەتە بە بابەتێکی ئەوەندە ناڕوون نازانێت و وەکو هاوپەیمانێکیش یعنی ئەگەر تۆ چاوپێکۆنەکە بخۆینەوە بینی کە بە نەفەسێکی نیشتیمانیانە و بە عەقڵێکی بیرمەندانە باسیەوە کات کە پارتی ئامادەی تێپەڕاندنی ئەم قۆناغی هەیە و نەرمێنێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و پێکەوە گفتوگۆکەن و هەوڵی هەڵکردنیان و بەڕوونیش باسیەوەی کردووە کە بەش و بەرکەوتی یەکێتی نیشتمانی کوردستان پارێزراوە کە لە ڕاستی ئێمە لەم بەرنامەیە وا بڕیار بوو زۆر قسە لەسەر بەش و پۆستەکان نەکەین بەقەدەوەی باز بکەین کە بەڕاستی ئێمە چۆن ئەم بەرنامێ بکەین بە هۆکارێکی تر بیکەین بە پاڵێکی تر بۆ ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە پرسیاری ئەو وەرەقەیم لە کردی کاک سەربەست مەسەلەن ئەو چۆن پرسیارم لە کاک حەسەن کرد ڕوئیای یەکێتی کە لای کاک حەسەنم پرسی بۆ شنگالیەک بۆ مەخموریەک بۆ کەرکوچێک بۆ دووسخورماتویەک بۆ خانەقینێک هەمان ئەو پرسیارش لە بەڕێستەکە مەک پارتیەک مەسەلەن ئەوە ئێستا مە گفتوگۆمان لەسەرەوە بکرد بە وتپاتان ئێمە لەگەڵ یەکێتیە لەسەر خاڵی مەسەلەن هێزەکان لە شنگال مەسەلەن هێزەکان لە کەرکووک هێزەکان لە فلان شوێن گفتوگۆمان هێشتا ماوێتی نەوەک لەسەر پۆست بێ بەڕاستیش خەڵک حقیقەتەن ئەوەیەوێت مەسەلەن کوردێک لە ئەوروپا و کوردێک لە ڕۆژهەڵاتە لە ڕۆژاوە لە باکوورەوە ئەوەیەوێت وڵا کاک زانە من وەڵامی پرسیارم مایەوە بۆی کە پارتی دیموکراتی کوردستان ڕوئیای سەبارەت بە ناوچە کوردستانیەکانی دەروی دارایی هەرێمی کوردستان ڕوونە و پێداگرێت لەوەی دەرەکەوێت تا لە یەکێتیە لە پارتیە کەمترەوە لە کۆبنەوەکان باسکراوە لە کۆبنەوەکان لەگەڵ هێزی لایەنی شیعی سونی باسکراوە و ئەوە ئەولەویەتی پارتی دیموکراتی کوردستانە پاراستنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان گەشەپێدانی هەرێمێکی کوردستانی بەهێز لە بەغداد و یەکڕیزی نێوماڵی کورد و وەرگرتنی وەرەقەیەک لە حکوومەتی عێراقی و لە هاوپەیمانە سونی و شیعەکان کە زامنی جێبەجێکردنی مادەی 140 و ئەو ڕێکەوتنانە بکات لە میسان باز لەو شەڕاکرێت کە چەند ڕۆژێکە هەیە بە کەم و زیادی ئەمە کاریگەری خصوصە پرۆسە سیاسیەکە و شیعەکانی ترسان بە زۆرێک لێک نزیک بوونیش تەنانەت دوورکە بەرە سەرچەکەی ناو شیعەکان کە بەڕێز نووری مالیکی و بەڕێز مقتەدا سەدر ئەمڕۆ لە تویتێکدا نووری مالیکی سوپاسی مقتەدا سەدرەکە بۆی کە هێزێکی پێکێناوە لیژنەیەکی پێکێناوە بە ئاراستەی چارەسەرکردن ئەوانیش خەریکی ڕێخستنەوەی ناوماڵی خۆیانن ئێستا کاتی ئەوە نییە کوردیش مژدەیەکدا بە خەڵکی خۆی بە هاونیشتیمانیانی خۆی بە هاوڵاتیانی خۆی بڵێ ئەمە وەرەقەیەکی هاوبەشە مەسەلەن پۆستەکان ئەسڵەن هەر گرنگ نین پۆست گرنگە بۆ جێبەجێکردنی ئەجەندا و بەرنامە گرنگە بەڵام ئەگەر کوردیەک نەبێ پۆست هەموو پۆستەکانی شیلابێ پەرتەکرێ پێشتریش کورد پۆستی هەبوو بەڵام یەکگرتو نەبووە بڵێ وڵا خەمە جدیەکە لای ئێمە ئەمەیە کە بەڕاستی ئێمە ئەولوێت بین بە پرسە نیشتیمانیەکان وەکو استراتیژی سەرەکی سەیریکەین بەڵام ئەوەی کە لەم بەرنامەیە لێ نیگەرانمەوەیە کە کاک حەسەن زۆر حیزبیانە قسەیکەوە بە نەفەسێکی توند و بەڕاستی پێداگری و تەکیدکردنەوەکانی زیاتر لەسەر پۆست بوو کە بە باوەڕی من ئەوە وەڵام دەرەوەیەکی باشە بێ بۆی کە جەنابەت بۆ نمونە ئەگەر ئێمە ڕوئیایەکی نیشتمانی کوردستانمان بێت و قسەکانی کاک حەسەن گوێبیست ببینەوە تێگەین لەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ئەم بابەتە حەریسە و ڕەنگە زیاتر لایەنی پۆستەکانی بۆ گرنگ بێت کە بەداخۆ من نامێت ئەم قسانە لێرە بکەم لەبەروی کە ئەمە خزمەتی دۆخە سیاسیەکە ناکە من هاتبووم لەوەی کە لێرە ئێمە تەکید بکەینەوە لەوەی کە هەردوو لایەنەکە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژنامە نووسەکان کادرە وەسەتیەکان خەڵکی کوردستان ڕای گشتی وا لێ بکەین هەمومان پێکەوە بە زۆر لە زۆرەکان گوشار لە پارتیۆکێتیش بکەین لەوەی کە بێ پێکەوە ڕێبکەوین و یەک ڕیز و یەک دەنگ و یەک گوتار بین پێکەوە لە بەغداد کوردستانێکی بەهێز کوردستانێک کە پارتیۆکێتی تایە سمبول بن و یەکڕیز تەواوی تاڕی بەرنامەکەمان هەر ئەوەیە جا خۆشحاڵە بم کەوا بواە بەڵام بە شێوەیەکی گشتیەکەی من هەست دەکەم مەسەڵەن لە وەڵامدانەوەکەیە هەر بەڕێست و کاک حەسەنیش ئازادن لە وەڵامدانەوەی من پرسیارەکەم ئەو وەختە ئازادن کا حەسەن کەواتە
بۆچی کاکسەر بەس نیگەرانە لەوەی کە بەڕاستی ئەویش پێی باشە کە یەکێتیش مرونەتێکی هەبێ بۆ ئەوی بتوانرێت لە نقطەیەکا بگەنە خاڵی هاوبەش. ئەنی بەڕاستی خەڵک ئێستا بۆ نمونە ئەمڕۆ پاکەرەوەکان ژینگە پارێزەکان مەسەلەن کێشیان هەیە، بێدەرمانیە، بێ خزمەت گوزاریە، بێ بازاڕیە، بازاری زەویزار، بازاری هەموو شتێک وەستاوە بەڕاستی. یعنی ئێوەش لەسەر پۆست زیاتر ململانەکەتان تونتر کردوێتەوە. هەستەکەی نیگەرانەکەی کاکسەر بەس لەکوێ قسەکانی توێە؟ بەڵێ وڵا دیارە برای بڕێزم کاکسەر بەس نازانم زۆر خوێندنەوەیکی ئەوەی کردو بۆ قسەکانی من. ئێمە پرۆتۆکۆلمان نەکرد لە دەرەوەی بەرداوەکە ئێمە تەنها پرۆتۆکۆڵی زارەچیمان هەبوو بە سەرپێی وتمان ناونێنی ناو یعنی قسەمان لەسەر ناو ئێمە ئەگەر باسی ڕێککەوتنەکان نەکەین و ئەگەر باسی پۆستەکان نەکەین و ئەگەر باسی ئێستاقاقاتی کورد و هێزە سیاسەکان نەکەین بەرنامەکە هیچ ئەرچێکی نابێت باسی چی بکەیت. بەڵام ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە بەسەر پێوە هاتین ناوی شەخص نێنین چکە ئەمە جوان نییە. ئەمە خاڵی دووەم ئەوەی من بناسێ و چاوپێکردنەکانی منی بینی بێ لە 15 ساڵی ڕابردووە من هەر بە تەبیعەت نەفەسێکی حیزبیم نییە. هەنێک جار لای حیزبەکەی خۆمەوە گلەیم لێکرێت کە من زۆر حیزبیانە قسە ناکەم، هەنێک زۆر بە کەمیژ ئەدرسێکی حیزبیە خەمە سەر ناوەکەی خۆم. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم من بەشێکی لەم قسەوی و گلەیانە دەیکەم، بەشێکی ئاراسی حیزبەکەی خۆم دەکەم. دەبێ وا بیر نکاتەوە، دەبێ قەزەی کورد بخاتە پێش پۆستەوە. ئەمە بۆ پارتیش ئەمان ڕاستە، ینی قسەکانی من گشتگیرە، ڕەنگە بۆ کۆمەڵی ئیسلامیش وابێت، ڕەنگە بۆ نەوەی نوێش وابێ، ینی قسەکانی من گشتگیرە. ئەمە مەسەلەی نەتەوایەتی لای من پێش هەموو شتێکە. من بۆ ئەوە یەکێتی بوومە، بۆ ئەوە هاتوومە خەباتم کردووە، بۆ ئەوەی پێم وا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەت بە کوردەکە. ئەگەر بزانم یەکێتی لەو ڕێبازە لایەدا یەک دەقە ئامادە نیمیشێتی بم، یەک دەقە باشە، و لە هەر کاتێک شایەکێتی تۆزێک لە ئاراستەکەی لایدا بێ من قسەی خۆم هەبووە. اینجا بۆیە من کەسێکی زۆر لەو بینانەی پێ بسەیری یاری ئەوە سەگانی کرد وەحاڵ پێت وایە بڕیارە ڕاستەکە بێ کامە بێ لە ڕۆژانی داهاتوو؟ بڕیارە ڕاستەکە ئەوەیە دەبێت هەردوو بەڕێزان کاک پاڤڵ و کاک مەسعود زۆر لە یەکێتی و پارتی گەورەتر بیر بکەنەوە، زۆر لە پۆستەکان گەورەتر بیر بکەنەوە. بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرژەوەندی یەکێتی و پارتی، بەرژەوەندی کەسایەتی و مێژووی هەرگیان ئەوەیە کە پۆست و هەموو شتێ بخەنە لایەوە وەکو مامە و برازان مامەڵە بکەن و هەوڵ بدەن مافەکانی خەڵکی کوردستان مەترەح بێت و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان مەترەح بێت. یەکێتی بۆ گلەی هەیە، مەسەن کادرێکی وەکو ئێمەمانان بۆ گلەیمان هەیە، خۆ تا ئێستاکە یەکێتی گلەیەکە، هۆیەکێتی سەنگەری لە پارتی نەگردووە، گلەیەکە دەڵێ ئەگەر ئێمە دوو حیزبی هاوپەیمانین ئەگەر هەردوو لامان ئەم هەرێمە دەبین دەبێت لە ڕێکەوتنەکان، لە گفتوگۆکان، لە پشکەکان، لە وردەکاریەکان هەردوو لامان پێکەوە بچین. یعنی یەکێتی پێی وایە ئەمە قسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەڵێ پارتی بێ من ڕۆیشتووە ئەمانەی کردووە. ئەمە یعنی ئەمە قسەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نەیشاردوێتەوە بە ڕاشکاوانەی ژووتێتی. ئێمە عیبیتیان نیە، بۆیە ئێمە قسەمان لەسەر ئەم بابەتانەیە، نەک بێن بە شەخسە نەکردن وڵا بۆ فڵان سەرۆک کۆمار بێ، بۆ فیسان نەبێ، بۆ ئەو وەزیر بێ، بۆ ئەم نەبێ. ئەمە بەڕاستی بۆ کورد و بۆ هەردوو حیزبی سەرەکی نابێ مەترەحی ئەساسی بێ. ئەوەی مەترەحی ئەساسیە مافەکانی کووردە، ئەوەی کە کاکزانا دەڵێتی. من با هەموو پۆستەکانی عێراقیان پۆستەکانی هەرێمی کوردستان هی حەسەن باران بێت. چی ئەرزش و بەهایەکی خەڵکی کوردستان گلەی هەبێ، موچەی نەبێت، ژیانی ئاسوودە نەبێ، تعریب بەردەوام بێ لە ناوچانە، هەیمەنەی هێزی هەمە جۆر و هەمە چەشن، پێشێلکردنی مافەکانمان، نەدانی بودجە، چی ئەرزشێکی هەیە، ناتەبایی کورد. ئەمانە هیچی لێ سەوز نابێ ئەگەر کورد پەرتەوازە بێ، ئەگەر کورد دڵخوازی خەڵکەکەی خۆی نەبێت ئەو هێزە سیاسیانە. ئەمە گرنگە لای من، ئەمە گرنگ نییە پشکەکان چێ. بەڵام دوجار تۆ بتەوێ هێزەیە واقعەکەیە بتەوێ ئەم واقعە نەترازێ تێک نەچێ، دەبێت ئەگەر وەکو برایە گەوریش مامەڵەکەی دەبێت هەمیشە برا بچکەکەتیش لەبەرچاو بێ، ناکرێت جێی بێڵی کە جێی بێڵیت چی دروستە بێ لە نێو ماڵەکە لە یەکترازان دروستە بێ و دوجار کێ زەرەرەکە خەڵکی کوردستان و ئەزمموی کوردستان زیانی پێدەگا ببورێ. ئەمەیە قسەکانی من. ئەو جا دوجار کە هاتوینە قسەنەکەی ئەی باشە لەسەر ڕێکەوتنەکان نەیکەین
لەسەر استحقاقات نەیکەین و باش. لەسەر گفتوگۆکان نەیکەین ئەی قسەی لەسەر چی بکەین کاک سەربەست جا بۆیە من ئەوە مەبەستمە کاتەکەی من پێش هەموو حیزبێکە لای من کاتی بەردەم کاک حەسەن کە لای من کاک حەسەن بەڵام دوجار ئەمیش حقیقە دەکەی کاتی بەردەم بەو ئومێدەی کە من هەمیشە ئومێدە خۆم هەمیشە ئومێدم ئەوەیە پێش مردنم وەکو ئینسانی وەکو مرۆڤێ بینم کورد یەکگرتوو بێ چووکە بە یەکگرتووی دەگەین هەموو ئامانجە بەڵێ بەخوا کاتی من کەم ماوە بۆ لە بەرنامەکەەوە کاتی بەردەمیشێتی و پارتی ژەر کەم ماوە ئەنجا من دوا سەرنجم لە زەنابتەوە دوایی لە کاک سەربەست من سەرنجم ئەوەیە کورد و قەزەی کورد لێچێتی پارتی گەورەترە و بێ ئومێد نیم لەوەی ئەم دوو بەڕێزە زۆر لەوە گەورەتر بیکەنەوە لەسەر مەسەلەن پۆستێک لەسەر بابەتێک بگاتە مریشکە ڕەشە بۆیە ئومێدەخوازم ئێمەمانان کە سوکاری شەیدان تێکۆشەران کە سوکاری ئەنفال و چیمیاباران ئەو کچانەی کە بە کەنیزەک بران لە شنگال و لە شوێنەکانی تر بێ ئومێد نەکرێن ئەم دوو بەڕێزە لەم یەک دوو ڕۆژان مژدەیەکی خۆش بە خەڵکی کوردستان بدەن بە بەو ئومێدەوە بین کە کورد چەند ناکۆک بێ دوجار سەرکردەکانی حەکیمانە هێزە سیاسەکانی حەکیمانە بڕیال لە قەزەی کورد دەدەن بۆیە من ئومێدم هەیە چکە خەڵ سیاسەتی کرد نابێ بێ ئومێد بێ و ئەبێ متەفائیل و گەشتبین بێ من ئومێدەکەم لەم یەک دوو ڕۆژە ئێمەمانان و خەڵکی کوردستان دڵی خۆش بێ بەوەی کە هەردوو بەڕێز هەردوو سەرۆک پەیامێکی خۆش بەگوێی خەڵکا بدەن و پێکەوە جارێکی تر بچنە بەغا بۆ پۆستە بۆ مافی کووردە بۆ ئەستەحقاقاتە بۆ ڕەتەچەکانە پێکەوە ڕێککەوتن بکەن کە ئەمە ئومێدی ئێمەمانانە بێ ئومێدیش نین کە ئەمە ڕوو بدات. سپاس کاک حەسەن دوا سەرنجی کاک سەربەست وڵا ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ئەولەویەت بۆ لامان ئەولەوێت تا بۆ داخوازەکانی خەڵکی کوردستان و هەستی دروستکردنی کۆدەنگیەک یەک ڕیزێک لە ناو کوردستان یان کارکردن بۆم بابەت لە لای ئێمە هەمیشە استراتیژ بووە لەبەرەوە گەشتبینم بۆەوەی کە ئێمە لەگەڵ کێتی نیشتمانی کوردستان و هێزەکانی تری کوردستان ئەتوانین بگەینە ڕێکەوتن و پێکەوە بتوانین ئەم خۆناغش دەرباز بکەین و بە دەستکەوتی گەورەوە بۆ خەڵکی کوردستان بگەڕێنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سەربەست منمی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان هەروە سپاس بۆ بەڕێز حەسەن بارام کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە دوجارە بە هیوایەوەین کە وەکو هەردوو میوانەکانم وتیان دوو ڕۆژی داهاتوو یان ئەو کاتێک کە لە بەردەم هەردوو لایەن ماوە بستنە ژوورێک بستنە سەر مێزێکی گفتوگۆ تەواوی ئەو ڕەخنانەی کە لە مێدیا و لایەنگرانیانە هەیە لە بچووک و گەورەوە ئاراستی یەکتر بکەن و دوجار بەرژەوەندی خەڵکی کوردستان و خاک و نیشتیمانیش بخەنە پێشەوە و پۆستەکانیش پیرۆزی هەردوو لە ببێت. ئێمەش ڕەهەندمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان بەخوای گەورە سپێت.